اکم روژا جشن قربانی لهوا پیروز بیت بارزان. جشن قربانی لباشور کردستان به دو بشان پک ده. دابین کرنا پیدوین جشن قربانی به جلوبرگ و شیرینایی و حتی داوی جوان پیدوین که جشن پی دخملینن. همی حوالاتی به تایبت مسلمان. پیدویا دوی یا جشن قربانی اگر جشیان و خیزانی وره دانا قربانیه که اف یک جی بنماین سرکی جشن قربانی نه. بگشتی تیچوین جشن قربانی امی اخنجر مزنترین هفکشا شکاری یا آبوری میدانی. خیر بین بو برنامه آبور ازم بختیار عبدالعزیزی. جشن قربانان کو ایک جگرینترین جشن مسلمانان دیگه و ده ماه ذوالحجه ج سالا کوچی یا مسلمانان به داویت ل 13 ذوالحجه پشتی راوستیان لسر چیای عرفه به روزه که جشن قربانیان ل ناوا مسلمانان ل ایک دو ده پیروز کرن کو هجمار آوان ده ناوا جهان دادگه ها زیده میلیارد و 200 میلیون کسان آنکو 14.2 جساده جپیکاتا توایا کسین لسر روی اردی دجین مسلمانن. قربان دوی جشن دا همای که پیروزه و هر کس دشیان دابه دوی قربانه که بده. جبوی کو لیک نزیک بوناد نیف براوی و کسان دیدا به برچاف کرن. هر دیسان خوشک بربلاف بکه و ناوا حوالاتیان و آکنجنوی دوره. لیک نزیک بونا هجار و دولمندان اف جی آرمانجه کدنه لی آرمانجه جه همویان مستر اف لدیو و ریدانه که خدای مازن جه ابراهیم خواستیه قربانه کی بده جه برویه که حتی نها مسلمان ده همی روژن جشن قربانی دا اگر جه دست به قربانه کدن ده برنامه آبور دا امیتی چوین جشن قربانی بگشتی جه دانا قربانی و کرینا پیدوین جشن حتی که جشن که خوش به بسر برن امی بحث بکن بیکو باندوره که خراب لسر آبورا وی کسی یان و خزانه درست ببه. لدسپیکا سال 2014 لباشور کردستان قیران دارایی و آبوری بویه که دسپیکر پشتی برینا بودجه 17 جساده یا باشور کردستان جعالی حکومت بغداوه. پیشبینی جلای خلکی و دهات کرن قیران یا کرد به. لگرانیا قیران لسرملین خلکی و حکومت روش بروژه جه خواه زیده دکر. حتی وی را دهی که پیشبینی ده کرن قیران گلکی دریج به. جه بروه که باندور لسر توایا بوار اورین جیانه هات درست کرن. راستی قرسیەکەی ئێستاکە کە گەیشتینە خۆناغێکە زۆر بووان ئەویش لەبەر ئەوەی کە درێژخایەنە و ماوەکەی تێپەڕاند لە ماوەی چەند مانگێک لە سەرەتا دەست پێکەکەی لە 2014 ئێستاکە وای لێ هات کە ئێمە وا خەریکین دەچینە کۆتایی ساڵی 2016 و ئەو قەیرانە هێشتا بەردەوامە لەبەرەوە بەڕاستی یعنی بارێکی قرس خستوتە سەر خەڵک بەتایبەتی ئەوانەی کە پشت بە موچە دەبەستن و یاخود خانە نشینن. دو روژن آسایی دا جبرگرانیا قیرانا دارایی و آبوری لباشور کردستان لوین ناوا بازاری هندک خوافبون بخواه گرد. سزبون ده هر بوارکی دا هاد برچاف کرن چه آلی حکومی یان آلی تایبت به لوین بازاری و بازرگانی خواه بگشتی. لی اف سال لوین بازاری و کرین و فروتن کمتر بونه جبار سال. هزر و فکر آوان لسر قیرانه نک لسر آماده کارین ججنان. اف
هەڤوڵاتیên مسلمانên li nava civat û civak û bajarên Kurdistanê da. Heta li erzantirîn cihên firotina kelopelan bi taybet ji ber astê bêkariyê kirîn û firotin gelek berçav sis bûye. Êdî li nava bazaran bi kêmî hevwelatî dihên dîtin ku destên wan per bin ji kirîna kelopelan. بەهۆی قەیرانی دارایە بەهۆی ئەو گرفتە سیاسی و اقتصادیانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتە هۆی کە ئەم ساڵە چاو پارە زۆر خراپتر بووە. دەردی کوردوەتەنی ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار باشتر بوو. جەژنی گەشوو لەم جەژنە باشتر بوو چونکە قەیرانەکان چارەسەر نەکراوە، هەمووی بەردەوامە. خەڵکیش بە جۆرێک نیگەرانە، ئێتە دڵخۆشی نەماوە، هەموو خەمبارن، هەموو نیگەرانی قوتی ڕۆژانەی خۆیانن، نیگەرانی پەیداکردنی ڕستێکی زۆر سادە و ئاسانن. ئێمە لە پرۆژێ هەفتەبازاڕە کە پرۆژەیەکی خزمەتگوزاریە هەموو کاڵەکان ڕاستەخۆ لە دەستی یەکەم لە کۆمپانیەکانە دەدەین بە خەڵک بە شێوەیەکی زۆر هەرزانیمان کردووە بە جۆرێک کە هیچ مەجالێکمان نێشتۆتەوە کە گرانی لەسەر بازار دروست بێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردارمانەکەن بۆ بێکاری. ئێمەش خۆتمان مەحدودە، توانیمانە چەند کەسانێک تاعینکەین، بەڵام گرفتی بێکاری زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە چونکە موچەکە نییە، ئەو کەسانێک کە کاربەندن بە دوای کاری تردا دەگەڕێن، هەموو دەرگاکانە لێداخراوە. جەژن بۆنەیەکی زۆر گرنگە، پیرۆزە لای هەموو خەڵکێک و ئەو خەڵکەش خۆی بابرین بودجەی تایبەتی خۆی ئەبێ زۆر ئامادەکاریەکی کردبێتن لە بۆ ئەوەی کە لەگەڵ هاتنی جەژن بتوانیتن تام و چێژ لەو جەژنە وەرگریتن بەوەی کە خەرجیەکی دیاریکراوی لە بۆ تەرخان کردبی کە کاریگەری نەبیتن لەسەر ڕۆژەکانی دواتر و یاخود پێشتر، چونکە ئەو چەند ڕۆژەی جەژن ڕۆژانی پیرۆزن، ڕۆژانی گرنگن لە ژیانی هەموو خێزانێک کە بەو قۆناغا تێدا. ئابووریناس دibêjin divê di qeyranan da hizir li danîna budceyeke çarçovekirî ya diyarkirî û destnîşankirî bihête danîn. Çarçovekirî an ku ji pêdiviyan zêdetir nehên kirîn, ya destnîşankirî an ku kujmeyê parey ji astekî û ji marekê neborît. Divê budceyeke taybet bihê vexwandin ji bo xerciyatên rojane, bi taybet د مراسمên weke cejna ayinî ya qurbanî ya musilmanan dê pêşbînîkirin xerciyatên wê rojê ji rojeka asayî gelek bêhtir bin. Ji ber vêyekê plan gelekî muhîm e, heta budce bû wê rojê bihê terxankirin. Hevwelatî eger çend budceya wî ya rêkxistî be, dibe ew nikare hemû pêtiviyên xwe li dîv buha û nirxên berî niha di nava roja cejnê da dabîn bike. ji ber ku xwast li ser gelek tişt û pêdiviyan zêdetir dibe. Bi vê yekê dirav herçend zor be dibe gelek estem be, ew bikaribe her tiştekî di nav malê da ji bo cejnê dabîn bike. Ji ber vê yekê abûrînas dibêjin di vê qeyranê da firûşiyar hevkar bin digel xelkî û hevwelatiyan. Ji ber ku qeyran li ser milên hevwelatiyan ji her kes û aliyeke din girantir e. Pêkhata Başûrê Kurdistanê bi civat û civakê xwe ve ji rêjeyên herî mezin hejaran bi xwe vedgirin. Ji ber vê yekê erkê firûşiyariye hevkar be digel hejarî. پرۆسەی خەرجکردن دوو لایەنە وەکو باسی کرد، فرۆشیار و کڕیار. ئێمە ئامۆژگاری ئەوە دەکەین کە فرۆشیارەکان بۆنەی جەژن نەقۆزنەوە لە بۆ ئەوەی کە نرخەکان زیاد بکەن لەسەر بنەمای ئەوەی کە خێزان ئاهەنگ دەژێڕیتن بە بۆنەی جەژن و هەر
پێداویستەکانی هەیەی دابین دەکاتن و خەرجی زیاد دەکاتن نەخێر ئەو بۆنەیە بە بۆنەیەک بێتن لە بۆ ئەوەی کە داشکاندن بکەن لە نرخەکان تاکو یارمەتی هەموو ئەو خێزانانە بکەن کە حتا ئەگەر داهاتشان نزم بیتن توانای ئەوەیان هەبیتن کە پێداویستە گرنگەکانی تایبەت بە جەژن بتوانن دابین بکەن بەو داهاتە دیاریکراوەیە کە هەیە. پرۆژەی هەفتە بازار بۆ یەکەم جار لە کوردستانە پرۆژەی من بوو کە بیرۆکەیەکم داهێنا چۆن بتوانین بە شێوەیەکی گشتی یارمەتی هەموو فەقیر و هەژاری شار بکرێت بە شێوەیەکی جملە یارمەتی فەقیران بدرێت. وی بیرمان لەوە کردەوە ئەو داهات و دەرامەتی خۆیان کە هەیەە کارێکی وا بکەین بەشیان بکات. بۆیە هاتین کۆمپانیەکانمان بانگێش کرد لە شوێنێکە هەموو کۆمپانیەکانمان بەشدار کرد کە بەبێ ئەوەی دەسا و دەست بکە ئەو کاڵایە ڕاستە خۆ لە خودی کۆمپانیەکانەوە دەدرێ بە فرۆشیارەکان کە دێت ئیتر کاڵاکانی ئێمە 50 دینار زیاتری نەخراوەتە سەر تەنها 3 لە 100 بۆ 2 لە 100 قازانجمان هەیە لەسەر کۆی گشتی بابەتەکان. غیری ئەوەش وەکو توانای خۆمان ئێمە ئەو بڕە قازانجەش کە هەمانە داشکاندنی کاملمان کردووە وەکە سوکاری پێشمەرگە و شەهیدان کارتێکمان بۆ دروست کردوون بۆ داشکاندن. بەڵام تەنها ئەمە کافی نیە. ئێستا ئێمە کارێکمان کردووە هیچ قازانجە لە کاڵاکان وەرناگرین قازانجەکەمان کەم کردێتەوە. بەڵام لانی کەم بڕەپارەی خودی مایەکە مای برنجەکە مای شەکرەکە خودی خۆی ئەبێ لە شوێ دەربێ. ئەنە پێویستە فرسەی ئیشتیغال زیاد بکرێ خەڵک زیاتر کار بکە بۆی ئەو دەرامەتە بەدەست بێنێ. چونکە تۆ کاڵایەک بایی مەسەلەن 2000 دینارە ئەم 2000 دینارە چەند بیهێنیتە خوارەوە توانی بیدە مایەکاری خۆ ناتوانین بیدێ بەزەرت. ئەگەر شخصەکە 2000 دینارەکەی پێ نەبێ ناتوانێت بیکڕێ. یعنی پێویستە بیر لەوە بکرێتەوە فرسەی ئیشکردن زیاد بکرێت کە بۆەوەی خەڵک بتوانێت ئیش بکە لانی کەم بتوانێت ئەو بڕەپارەیە دەستکەوێت کە بتوانێت پێی بژین. بەڕێزان جێژنا قوربانی کڕینە جلوبەرگ و شیرینیان ئالیەژی گرنگتر مەسەلا قوربانی دانە ji ber ku cejna qurbaniyan her xêzanek li başûrê Kurdistanê ku ji dest wê were ew ê qurbaniyekê bide. Kan bi hev rabiçin kuştgeha hevçerex ya hevlêrê êk ji mezîtirîn kuştgehên Iraqiyan bizanin xwast di rojên cejnê de çawa ew hemberiya wê digel rojên din û salên din digel ev salan digel me bin. Di cejna qurbana musulmanan da êk ji binemayên serekiyên wê cejnê dana qurbaniyan e. Dana qurbaniyan çi bi ajalên biçîk yan ajalên mezin be. Lê ya ji hemûyan giringtir divê ji budceya wî ya taybet dernekeve û barê xwe giran neke. Di dû ew qurbaniyê dihêdan divê bi şêwazeke tendurust bê serberîn û beriya wê jî tendurustiya wî qurbanî bixwe bê pişkinîn kirin ji ber ku ev yek geleke muhîm e bû samanê xelkî û tendurustiya wan di heman demê de. بەڕێوەبەراتی گۆشتگەی هاوچەرخی هەولێر سەر بە پارێزگای هەولێرە کار و چالاکیەکانمان بریتە لە سەربڕینی ئاژەڵی گەورە و بچووک بە دوو زۆر پشکنینی پێش سەربڕین و پشکنینی دوای سەربڕین دواتر ڕەوانەکردنیان بۆ ناو شاری هەولێر بۆ مۆڵ و ڕێستۆرانت و دوکانەکانی گۆشت فرۆشتن. ئەوەی ڕۆژانە لە ئێستادا سەردەبڕدرێتن لەگەڵ بوونی قەیرانی دارایی و چەندین کێشەی تر ڕۆژانە 500 بۆ 600 ئاژەڵی بچووک واتەمە ڕووبزن سەردەبڕێ لەگەڵ 80 بۆ 100 دانەی ئاژەڵی گەورە واتە گۆلک و جوانەکە سەردەبڕدرێت. ئەو ئاژەڵێکە دێتە ئێرە لەلایەن مۆڵ و مارکێتە و بازارەکانی دوکانەکانی گۆشت فرۆشتن ڕەوانە دەکرێت دێ بۆ گۆژگەی هاوچەرخی هەولێر لەوێ پشکنینی پێش سەربڕینیان بۆ دەکرێت بۆی لە دروستی ئاژەڵەکە دڵنیا ببنەوە دوای ئەوەی بە پرۆسەکانی سەربڕیندا دەڕواتن لە سەربڕین و لێکردنەوەی پێستە و سەڵحکردنی و فەتح بەطن و هێنانە دەرەوەی ئەمعا داخلین کە گۆشتەکە ئامادەکرا دووبارە بە شێوەیەکی زانستی و تەندروست گۆشتەکە دەپشکندرێت دواتر خەزم دەکرێت لە بەڕادەکانی لە ژوورە ساردکەرەوەکان خەزم دەکرێت بۆ ماوەی 6 کات ژمێر دوای ئەوە بۆ ئۆتۆمبیلەکانی ساردکەرەوە دەگوازرێنەوە بۆ ناو شاری هەولێر و دەوروبەری.
قیرانا دارایی و آبوری لباشور کردستان بریاویجی روشا خوش و خوشگذرانی باش لناوا باشور کردستان حتی سال 2008 و پشتی و هاتنا قیران لدسپیکا سال 2014 خلکک لباشور کردستان بگوتن شارزا و بسپوران جبر فیربون به موچخوری بر همه نافخوی و آجال کم کربون. آنها ده ایرو داوک ججنک ججن آینی مسلمانا کشک هات سرهلدان. بهتریا آجال دهن سربرین هاورده کرین جهنت ولاتن اوروپی، آسیایی و حتی امریکا لاتین وک برازیل. آنکو خواسته که مزن لسر گوشت آجال بچیک و مزن هیا لحرما کردستانه لبر همه نافخویی جوان بواران و بدویان بازاری پرناگن. او یک پرزگری که گلک مزن درست کریه. لەبەر کەمبوونی ڕێژەی ئاژەڵی خۆماڵی لە چەند ساڵی ڕابردوودا ئێستا لە دەرەوە دەهێنرێت دوو بەشە بەشێکی لە وڵاتەکانی ئۆروگوای و جۆرجیای و بەرازیل دەهێنرێ بە تایبەت ئاژەڵی گەورە بەشێکیشی لە وڵاتی سووریا بە قاچاق لە ڕێی بەغدا و وڵاتانی جنوب داخل دەکرێت دواتر دەهێنرێ بۆ کوردستان. ئێستا ئەوەی ئەمە ئێستا لێرە سەری دەبڕین بە نسبەت ئاژەڵی گەورە 185 بۆ 190 ئاژەڵی هاوردەکراوە. سەتادەی ئاژەڵی خۆماڵیە بەنسبەت ئاژەڵی بچووکیش 150 لە سووریاوە دێ ئەوەی ئێمە سەری دەبڕین تر بازار زۆرێکی ترە 150شی بۆ 55 ئاژەڵی خۆماڵیە. ده سالا 2008 دا خوشگذرانی خلکی گهشت بو آستکی گو هست دکر ایدی کردستان بر به دولت بونه که نچاوره کریده چه. جه بروه که خواست لسر پیتوین بازاری گلک باشتر لحاتن. به ویه که جی که خوشگذرانی که باشتر دناوا خیزانان دا بهدیتن خواسته که برچاف لسر توا جورین گوشتی بون لناوا بازارین کردستانه. بونمونه گوشت آجالین بچیک و گوشت آجال مزن. به هجمارا گشتی ده سال 2008 دا جمارا آجال بچیک که هاتبون سربرین لگوشتگاه مزن یا هفلی را پایتخت و کنمونه گهشتبون 161,331 آجالان. آجال مزن گهشتبون 11,643 آجالان. هجمارا آجالین بچیک لسال 2009 به گشتی هاتبون سربرین دناوا کشتگاه هفلیر دا گهشتبون 89,683 آجالان که بفیه که هجمار دیار دبکی بوه لی آجالین مزن هجمارا خواه بلند کرو گهشتن 13,016 آجالان. هجمارا آجالین بچیک لسال 2010 دیسان نزمبون بخواه دیت همبری و آجالین مازن بلندبون بخواه دیت که سرجم گشتی آجالین بچیک این هاتین سربرن لپایتخت باشور کردستان 84,827 آجالین بچیک بون. آجالین مازن 12,187 آجال بون. لسال 2011 سرجم گشتی آجالین بچیکن هاتین سربرین لحفلیر 93,972 آجال بون. آجالین مزن 15,798 آجال هاتبون تومار کرن. سال 2012 122,016 آجالین بچیک و 19,274 آجالین مزن هاتبون سربرین. تنه لپایتخت هرما کردستانه. لسال 2013 که داوی سال خوشگذرانی بو لباشور کردستان داوی سال بو که قیرانا دارای و آبوری هشتا نگهشت بویه سرجم گشتی آجالین بچیک 131,069 آجال هاتمون سربرین. سرجم گشتی آجالین مزن 21,909 آجال بون که تنه ده پایتخت باشور کردستان هولیر دا افخواستا مزن لسر گوشت آجالی دروز ببو. به هاتنا قیرانا دارایی و آبوری بو سر باشور کردستان ده سال 2014 دا
هتا داویا و ساله هجمارا آجالن بچیک ین هاتین سربرین 144,563 آجال بون. هجمارا آجالن مازن که خواست لسر بو 25,439 آجال بون. که حتی ویرا دیجی هشتا خوشگذرانی خلکی باندورا قیران دارایی لسر دیار نبو بو پشتی بورینا ساله که جدروز بونا قیرانه. لی تا داویا سال 2015 باندورا قیران دارایی و آبوری به خرابی لسر سکتر خواستا گوشتی جی دناوا باشور کردستان دا دیار بو. سرجم گشتی وان آجالن بچیک 2015 دا گهشتن 140,811 آجالان. آجالن مازن جی 21,201 آجال تنه لباشور کردستان لپایتخت و هاتن سربرین که اف یک هجمار و داتاین وان به بربکیمیه دبه. بو ای سال 2016 که سال به داوی نهاتیه حتی ایرو روژا ججنه زیده 92,632 آجالن بچیک هاتین سربرین و آجالن مازن هجمار وان حتی 11,997 آجالان هاتن تومار کرن که همبریا و جماره دیگل جمارن بری غیرانه جداهیه که برچاف تعداده دیتن خواست لسر تمام بار و بدوین جیانه کم بویه و باندورا غیرانه لسر همو لوینن بازاری دیار بویه حتی خواستا گوشتی جی بر بکم بونه دچه پشتی دیار بونا غیرانا دارایی و آبوری لسر باشور کردستانه. بەنسبەت جەژنی قوربان ئێستا قەرارە ئەوەی لە ئێستادا هەیە 40 تەن گۆشت ئامادەکراوە لەلایەن کۆمپانیا و دەستگا خێرخوازیەکان بۆ برنە دەرەوەیان بۆ کەمپەکان بۆ سەنگەرەکانی پێشمەرگە بۆ برا ئاوارەکان بۆ گەڕگە هەژارنشینەکانی ناوشاری هەولێر بە پێی زانیاری من کە لە دەستگا و لە کۆمپانیا خێرخوازەکان وەرن. داویا برنامه خواه آبور دا مهفکشا خود داخست 26 قولکان انجام نوی به وی آوایی بون قیران دارایی و آبوری باشور کردستان شر داعش کیمیا دراوی و نهاتنا بودجه باندور لسر همی لبینن بازاری کرنه حتی دا ججنا قربانش دا که خلقه که بسرمان برابطر یا باشور کردستان پکتینه باندور خراب کرینه تنه لاینه که مفادار جوه هفکشه او آجال بونین که دین سربرین اوین هاتن سربرین جی چون حوالین وان دمفادارن جبر که خواست لسر بازاری به تمامی هاتیا راوستاندن تا آبوره کدن ارشاد بن